هاوڵاتیان دڵنیا بکەمەوە کە بە هیچ شێوەیە ترس و دڵڕاوکیان لا دروست نەبێ. حاڵەتەکە ڕاستە، حاڵەتێکە ئێمە پێویستە ڕێکار بگرینە بەر، پێویستە هاوڵاتیان وشیار بن، ئاگایان لە نەخۆشیەکە بێ بۆ ئەوی نەبێتەوەی گواستنەوەی بۆ منداڵانی تر و بە زووترین کات چارەسەر بکرێ. ئەوەی کە ئێستا هەیە نەخۆشیەکە نەخۆشیێکی کوشندە نیە، ئەمەوێت دڵنیا بنلەوە، تەنها ئەوەیە کە بە زووترین کات چارەسەر مناڵەکان چارەسەر وەرگن بۆی حاڵەتەکە بەرەو خراپی نەڕوا. هەر منداڵێک دایکان و باوکان هەستیان بۆەوە کرد کە بێتاقەتە تای هەیە، ڕشانەوەی هەیە، بەڕووناکی ئزعاجە بێت و هەندێک جار ملی تۆزێ ڕقە بێت و تر نیشانێکی تریە و پزیشکەکان زیاتر توانن لە بەرنامە تایبەتەکانە ئاماژە بەو نیشانانە بدەن. ئەو پشکنینانەی کە کراوە تا ئێستا ینی نیشانەکان برەوەیە کە ڤایرۆس بێ زیاتر. بەڕاستی بەکتریا تۆزێ توانم بڵێم مزاعفاتی زیاترە و پێویستی بە چارەسەری زیاتر هەیە لەبەرەوەی پێویستی بەوەی نەخۆشەکە لە نەخۆشخانە داغڵ بێ و بڵین عیلاجی دژە بەکتریا وەربگرێ. بەڵام ئەگەر ڤایرۆس بێ، ڤایرۆسەکە توانم بڵێم چارەسەری تەنها چارەسەری نیشانەکانە و ئەوەشی کە هەیە ئێستا ئاراستەکە زیاتر بەوە وەڕوا و ئێمەش پشکنینمان بۆ کردوون پشکنەکان زۆربەی زۆری ڤایرۆس دەرچوە تا ئێستا بەکتریا دەرنەچووە. ئەو پشکنانەشی کە ئینێرین بۆ بەغا پشڕاستی ئەماکەنەوە و سەرڕایەوە پشکنینیشمان ناردۆ بۆ نەخۆشخانە تایبەتەکان بۆی لە چەند شوێنێکی جیاواز ئەو پشکنینانە بکەین بۆی داتایەکی ڕاستەقینەوە ئەنجامێکی ڕاستەقینەمان دەستکەوێت. سبەی نێژ تیمێکی وەزارەتی تەندروستی حکوومەتی عێراق گاتە پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە بۆ بەدواداچوون بۆ بابەتە و ڕێکارمان گرتووەتە بەر بۆی نمونونەکان بنێرین بۆ تاقیگەی مرکزی عێراق بۆی ئەوانیش پشتڕاستی حاڵەتەکە بکەنەوە